هاوڕیانم کاتتان باش خۆشحاڵین کە ئامادەی ئێرە بوون بۆ ئەوەی چەند قسێکتان بۆ بکەین لەسەر ئەو دۆخەی کە شاخی گۆیژە و سلێمانی پێیان تێپەڕێ. ئێمە دوای ئەوەی کە بینیمان شاخەکە ڕۆژ بە ڕۆژ بچووکترە دێتەوانێ و ئەو پرۆژانەی کە لە سلێمانیا هەن بەرەوسەرەوە هەڵەکشێ بە پێویستمان زانی کۆمەڵی هاوڕێ کە زۆریان لای ئێوە ناسراون کە کاک ئەبوو بەکر یەکێکیانە، کاک حاکم شێخ لەتیف یەکێکیانە، کە کاک خەبات عەبدوڵڵا یەکێکیانە و لەگەڵ کۆمەڵی پسپۆڕی ئەکادمیە لە بواری زانکۆ و هەم لە پسپۆڕی بواری ماستەر پلانە ئێمە لیژنێکمان دروست کردو لە ناوەڕاستی ئەم مانگەوانێ بۆ ئەوەی قسە لەسەر ئەو تەجاوزاتانە بکەین کە ئاکرێتە سەر سروشتی سلێمانی و بە تایبەتی چیای گۆیژە. ئەو دەستەیە ناومان ناوە دەستەی داکۆچیکار لە سروشتی سلێمانی و مڵکداری سلێمانی، مڵکایەتی سلێمانیە. ئەم لیژنەیە دوای ئەوەی کە ئەو هەموو تەجاوزاتانەمان بینی لەسەر چیای گۆیژە ئێمە قەنەعەتمان وایە ئەم تەجاوزاتە لێرەشا ناوەستێ، چونکە بەپێی هەنێ بۆچوونی ئێمە و بەپێی هەنێ قسەی خۆیان ئەیانەوێ ئەم ڕێگایی کە ئێستا دروستیەکەن و بە ناوی ئەوەی کە ڕێگای سەدمەتیەکەی سلێمانی تەواوەکەن ئەیانەوێ بی بەنە پشتی چاویلاندا و بەرەو ڕۆژهەڵات بڕوا. لەو دەماش تێ نامێنێتەوانە ناوی شاخی گۆیژە بێت. بۆیە بە پێویستمان زانی ئاگاداری ئێوە بکەینەوانێ کە ئێمە ئەم لیژنەیە داکۆچیکارێکی حەقیقیە بین لەگەڵ کۆمەڵی خەڵکی تریش و لیژانی تریش و هاوڵاتیانی شاکە ئێوەی بینن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بەڕێزەوانێ پاڵپشتی ئەم حەملەیان کردو. ئەم حەملەیەش هەر ئێمە نین، خەڵکی تریش خەریکەوە جێی تەقدیرە هەر هەمویان و هەوڵی شەدەین هەمووی یەک بخرێت. ئەم دەستەیە هیوادارین و داوا لە هەموو حیزبەکانەکەین کە ئەم ئیشانەی هاوڵاتیانێکن و ئەم دەستەیە و دەستەکانی تریشێکن دووری خەنەوە لەو ململانی حیزبی و ناکۆچی حیزبی ئێستا لە کوردستانە هەیە کە ئەنوێ هەموو شتێ بە ئاخارێک کابرن کە لە خزمەتی حیزبایەتیا بێ. ئێمە سروشتێکمانەیە ناوی سروشتی سلێمانیە، دوو شاخمانەیە کە هەوێنی شاعیران و هەوێنی تێکۆشان و خەڵکی ئەم شارە بووە، ئەمانەیە ئەو سروشتەوەکو خۆی بمێنێتەوە. ئەمە ئێمە هەر لە خۆمانەوە نایڵێن بەپێی ماستەر پلانێک هەیە کە لە سلێمانیا کە نزیکی 4 ملیۆن دۆلاری تێچووەوە ئیقرار کراوە وەکو دەستوری ئەم شارەوایە کە جێگەی داخە ئێمە داکۆچی لەکەین کۆمپانیاکان جێگەی داخە کە تەجاوزی گەورە گەورەیەکەنە سەر ئێمە لێرا کە کۆبووی نەتوانێت تەنها مەبەستیشمان کۆمپانیایان نییە، چونکە ئەو کۆمپانیانەی کە تەجاوزیان کردووە لە بناری چیای گۆیژە چەند کۆمپانیایەکن، تەنها یەک کۆمپانیا نییە. ئێمە دژی کردارەکەین کە پێویستە ئەوە ڕابگیرێ. ئێمە کە ئەو دەمەی حەملە هەڵمەتەکەمان دروست کرد ئەنجومەنی شارەوانی سلێمانی پەیوەندیان پێوە کردین کە ڕۆژی چوارشەممە ئەم چوارشەمەی دای ئایندە کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵیانە. ئەو کۆبوونەوەیە چەند ئەندامێکی لیژنەکەمانە چێت کە خەڵکی پسپۆڕی تایە و هەروەها ئێمەمانانیشی تیاین بۆ ئەوەی هەوڵ بدەین هەتا هەوڵ بدەین لەو کەناڵە دیبلۆماسیانەوانێ ڕاگیرێ. هیچ کێشەیەکمان نییە لەو کەناڵە دیبلۆماسیانەوە ڕاگیرێ بۆ ئەوەی ئەوە نەش چیتر زەقت لەم شارە دروست نەکرێت. بەس هیوادارین دەسەڵاتدارانی ئێرە و حکومڕانانی ئێرە ئەوە ڕاگرن، چونکە ئێمە کامل قەنەعەتمان هەیە ئەو کۆمپانیانە و ئەو ئیشاناکەن ئەو تەجاوزاناکەن بەبێ پاڵپشتی و پشتگیری دەسەڵاتی سیاسی و حکومڕانی سلێمانی ئەو کارانان ناتوان ئەنجام بدەن، ئەو تەجاوزاتانان ناتوان ئەنجام بدەن. ئەو تەجاوزاتانەش من لێرەوە بە خەڵکی سلێمانی ڕێم ئەو تەجاوزاتانە بەپێی قسەی من ناقسێ و پسپۆڕانەی لەگەڵمانان و ئەو هەموو پەیوەندیانەی لەو چەند ڕۆژا گرتومانە ئەو تەجاوزاتانە خەتی سوورن و مەترسیدانن لەسەر چیای گۆیژە، مەترسیدان لەسەر چیای ئەزمەر و بە تەواوەتی سروشتی ئەم شارە تێکەیەن لە کاتێکا کە ڕێک پێچەوانەی ماستەر پلانی ئەم شارەیە کە ئەم دەسەڵاتدارەتی ئەم شارە خۆی پەسەندی کردووە. ئێمە جگە لەم کەناڵانە کەناڵی ترمان هەیە لەوانە ڕوبەڕووی داواکاری گشتیە بینەوە و ئێمە لامان سەیرە و جێگەی سەرنجە کە تا ئێستا داواکاری گشتی قسە ناکات لەسەرم پرسا. هەروەها لامان سەیرە کە تا ئێستا دادگاکانمان بێدەنگن لەسەرم پرسا و هیوادارین داواکاری گشتی بێتەمایی جوڵانی ئەم پرساوە داکۆچی لێ بکاوە بیخاتە بەردەم دادگاکان بۆی حکمی لێبن. لێرەوانێ لە کۆتاییە ڕووی دەممان لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕانە کە بە تایبەتی ئەوان حکومڕان لەم شارە تکایە احترام و ڕێزی ئەو هەموو کۆمنت و ئەو هەموو بانگەشەکردانە لە میدیاوە بگرن کە لەو چەند ڕۆژەی ڕابردووە ئەکرێت و ئەوە بۆتە ڕێیەکی گشتی کە کەس ناتوانێت تەجاوزی بکە. تکایە ئێوەش ڕێزی لێ بگرن
و ئەم کارە ڕاگرن و لیژنەیەکی پسپۆرت تەشکیلکەن لە دەرەوەی حکوومەت و حکومڕانی خەڵکی ئەکادمی و خەڵکی پسپۆرت کە لەو مەجالانە ئیشیان کردو و شارەزان بۆ ئەوی بە تێگڕای ئەو پرۆژانە بچێتەوانێت کە تەجاوز لەسەر سروشتی کوردستانەکە و تەجاوز لەسەر مڵک و ماڵی گشتیەکە ئەوەی لە گۆیژە ڕوویە بەرەنجامی کۆمەڵە تەجاوزاتی ترەکە لەسەر مڵک و ماڵی گشتی کراوە لەم کوردستانە و لە سلێمانیشە کە زۆریان لای ئێوە ناسراوە جێگەی داخە بێخەمانە و خەمساردانە لەبەردەم حکومڕانی کوردیاکرێ جا بۆیە هیوادارین لە سەرکردایەتیەکێتی لە گۆڕان لەو حیزبانی تر کە لە حکومڕانیانەوە یەخی ئەوانی شەگرێ و بە تایبەتی زۆر بە ڕاشکاوانەش بینین ئەوان لە بەردەم انتخاباتان لەبەرەوە هیوادانی ڕایگرن و لیژنە تەشکیل بکەن هەمومان ئەم شارەمان خۆشەوە بۆ ئەوی جارێشکە بیخینەوە سەر سکەی سروشتی و ژیاری خۆی و من سوپاسدانەکەم. کاکشوان پیشاڵ سواراتم زومی سێمای پرسیارێکمە بووە وتێکە قسە دەکەن لەگەڵ شارەوانی جومەنی شارەوانی بۆ ڕاگررتنیان پرۆژە دوێنێ خۆیان گوتیان کە هەموو مۆڵەتێکیان وەرگرتووە و کارێکی زۆریش کراوە لە نێو پرۆژە و لە نێو شاخی گۆژەدا ئێوە پێتان وایە بەم زەختەی کە دەکرێت ئەم پرۆژێ ڕابگیرێ ئێمە وەکو هەڵوێستێکی ویژدانی خۆمان هەڵوێستێکی ئەخلاقی خۆمانە میشانەکەین دوایی بە دڵنیاوانێ لە خەڵکی سلێمانیشی ناشارینەوانێ هەر هەموو ئەو بابەتانان بۆ باسەکەین کە لەو گفتوگویانە ئاکرێت و ئیتر خەڵکیش چیان قەرارراوە ئەو نوخبانەی کۆمەلگای سلێمانی و ئەو هەموو ڕێکخراوانی کە لە مەجای ژینگە و لە مەجالەکانی تر ئیشەکەن چیان قەرارا ئێمە ڕێزیان لە یەکدین و لەگەڵیان نابین. باش پێدام وایە لە پاشان پرۆژەیە بڵێ بۆچی ناویانە تەجاوز لە کاتێکدا ئەوان مۆڵەتی فەرمیان ئەوە کاکبەکیشتی تەجاوزە لەسەر ماستەر پلانی سلێمانی کە هەتا 2030 بڵێ ئێمە ماستەر پلانێکمانەیە تقریباً زیاتر لە 4 ملیۆن دۆلاری تێچووە لە سەرەتای 2012 و 13 ئیشی کردووە لەم شارە ئەم ماستەر پلانە خوانی قراریان کردووە بە خەڵکی مختصی قراری کردووە و خەڵکی ئیسفادیان لە خەڵکی بیانیش کردووە ئەبێ احترامی ئەو ماستەر پلانە بکرێن ئەو تەجاوزاتانەیە کێیە کە ئێمە هیواداری بەشێکەمنی تاشەمان هەڵگرین بۆ ڕۆژی شارەوانی و ڕامان مەچەشن بۆ هەموو شتێ بڵێ ئەمانەی ئەکرێ هەر هەمووی تەجاوزاتە لەسەر ماستەر پلان باشە کاکشوان ئەوان یعنی بەنێ لە کۆنگرەکە باسییان لەوە ینی ئەوە لە بەرامبەر جێبەجێکردنی پرۆژێکە ڕێگەیەکە دوشیۆمەتە وەکو قەرەبووی ئەمەیان پێدراوە ئەمانش پاساویانەوە بوو ئێمە ئیشێکەکەی پرۆژەیەکی لە بەرامبەرە بۆ فراوانکردنی پرۆژەکەمان ئەم گردانەمان پێدراوە پێتان وایە ئەم پاساوە پاساوێکی یاساییە پاساوێکی شەرعیە بۆی کە ئەمان ئەم دوو دەستێن بە پرۆژەیەک بۆ فراوانکردنی پرۆژەکەی بان ئێمە لێرەوە بەڕاشکاوانە بێبین بەشێکی لاوازێ حکومەتیەرێمە هەم لە ڕووی ئابوووریانی هەم لە ڕووی ئیداری و هەم لە ڕووی احترامگرتنی ماستەر پلانی ئەم شارەوە هەم لە ڕووی یاساییەوانی ئەگەر ئەوانە تا ڕادێ لە ئاستێکی باڵا و پێویستدا ئیشیان کردایە ئێمە ڕۆژمان ناگەین.